سۆران قەزایەکی گەشتیاری سنوورێک لە هەر 4 وەرزی ساڵ لە وڵاتانی دراوسێ و خوار و ناوەڕاستی عێراق گەشتیار سەردانی دەکات. بەڵام تاکو ئێستا لە سەنتەری ئەم قەزایە هیچ پارکێکی گشتی لێ نییە کە کاتێک گەشتیاریان خەڵکی دەڤەرەکە بیانەوێت بە شێوەیەکی کاتی پشۆکانیان تێدا بەسەر بەرن. هەر چار قەزا بە قەزای مێرگەسۆر بە قەزای چۆمانە بە قەزای ڕوانزە ئەوەندە پارکی هەیە خەرچی برێمی بێشووی خانەنیشتم دەخۆلی ئەخرابنەوە هێوارەش بینە تانی جێش نەما عادیش نەما بکاتە پارچێکیش نشێن دەرما دەشتێ دەژ هەمی خەپات دەشتێ لای کاولۆکە هەمی خەپات بوو دەشتێ لای ئەوەی خستخانە وەلادە هەمی خەپات بوو ئەوەندە پارکێ لێ پارکە چیە لە خواراویش خەڵک ناسێ بە زۆری دێن لە خۆلی ئەخرابنەوە حکوومەتیش یعنی توان بۆی نادەماوی هەمووی پرۆژەی ئەوەیە ناوی چا بینە ئەوش بەڕاستی شاری سۆران شارێکی تابڵی استراتیژی و گەشتیاریە خەڵک تەنانەت لە خواروی عێراقەوە ڕوویتی ئەەکەن بە هەر 4 وەرزەکەوە نابڵێم تەنها بە وەرزێکە بەڵام لێرانەدا لە نێو شاری سۆرانە پارکێکی گەورە و گەشتیاریمان نییە کە گەشتیارێک هات چ هەر بۆ خەڵکەکەی خۆی چ بۆ گەشتیارەکان بچنتیایە بەحەسێنەوە. پێکاتەی قەزای سۆران فرە کەلتورە و لە هەموو ناوچەکانی تری کوردستان بەهۆی جوگرافیا و ئاو و هەوا و شوێنی استراتیژی بازرگانی خەڵک ڕووی تێدەکەن. بەڵام تاکو ئێستا لە سەنتەری قەزاکە پارکی گشتی لێ دروست نەکراوە. کورسات نیوز بۆ دەستکەوتنی زانیاری سەردانی قایمەقامی قەزای سۆران دەکات تا بزانێت بۆچی دوای 41 ساڵ سۆران پارکی گشتی لێ نییە. سۆران پێویستی بە ناشناڵ پارکێکی گەورە هەیە بۆ تا ئێستا نەکراوە ئەمە لەوانەیە چەندین هۆکار هەبن لە سەردانی لە پێشووتر بۆ نەکراوە زەڕورەتەکی زۆر گرینگە لە ئێستادا لەوانەیە خەڵکانێکە بن ئەو شوێنە خۆشش لە دەوروبەری سۆران بەڵام لەوانەیە زیاتر سەردانی هەولێر بکەن بۆ ئەوی سەردانی پارکێک بکەن ئەوە شتێکە کە فعلەن سۆران پێویستی پێت. قەزای سۆران چەندین شوێنی ئاینی و کللتوری و شوێنەواری و سروشتی هەیە کەوا لە گەشتیاران دەکات سەردانی ئەم ناوچەیە بکەن. بەڵام نەبوونی پلانێکی تۆکمان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان وای کردووە لەم شوێنە گرینگە گەشتیاریەدا داهاتێکی ئەوتۆی دەست نەکەوێت. وڵات حەسەن، کورسات نیوز، قەزای سۆران.